لە چەمچەماڵ لە 31مین ساڵیادی کارەساتی بەدناوی ئەنفالدا ڕێڕۆسمێک بەڕێوەچوو کە تاجەگوڵینەی ڕێزوەفا لەسەر مۆنومێنتی شەهیدان دانراو لە پێشانگایەکیشدا وێنەیە گۆڕەبە کۆمەڵەکان و جلوبەرگ و کەلوپەلی ئەنفالکراون و ڕفاتەکانیان نمایشکران و چەند چالاکیێکی هونەریش کە خستنە ڕووی کارەساتی ئەنفال بوو ئەنجام درا. ئێمە لەو یادەدا دووبارەی دەکەینەوە کە جەخت بکەینەوە لەسەر داواکاریەکانیان وارە هەروەها ئەمڕۆ کە بەڕسمی یادەکە لە کەلار دەبوو بەڵام لەگەڵ لیژنەیەک لە چەمچەماڵ کە لێ بەڕێوەبەری گشتی شەهیدان و ئەنفالکراوان بەڕێوەبەری مۆنومێنت بەڕێوەبەری شەهیدان و سەرجەم لە ئانە سیاسەکان و ڕێکخراوەکان چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەمان کرد کە بە شێوەیەکی جوان دەرگای مۆنومێنت بکرێتەوە لە پێشوازی میوانە ئەزیز بەڕێزەکانمان بین. دیارە ئێمە لە شاڵاوی بەدناوی ئەنفالدا سەرجەم خێزانەکەم بەرەو شاڵاوە نامرۆڤانەیە کەوت بەڵام هەر لە نێو ئەو زیندانەدا من لەدایک دەبم. دیارە پلانی حکوومەتی بەحس ئەوە بووە هەوڵی سڕانەوەی کوربوون و کوردستانبوون بەڵام ئەو زیندانانەی کە حکوومەتی بەحس بە قەڵاو بە پشتی خۆی حساب دەکرد دیارە هەر لەنێو ئەو زیندانە نەوەی کورد لەدایکە بێ کە ئێستا ئێمە 4 منداڵی لە هەرێمی کوردستانە کە لە ژیان داین. لە زانکۆی سلێمانیش لە چالاکیەکدا ژمارەی گوێنەی تایبەت بە ئەنفال نمایش کراوە لە پانێلێکیشدا چەند توێژینەوەیەک لەسەر ئەنفال خرایە ڕوو. ئاماژ دەم توێژینەوانەش خستنە ڕووی ئەو کارەساتەیە بۆ نەوەکانی داهاتوو. پارێزەرێکی خۆبەخشی کەیسی ئەنفال دەڵێت نەتوانرا وەک پێویست ئەم کارەساتە بگەینە ئەمنەوەی ئێستا بۆیە ئەرکی هەمووانێک ئەنفال ئاشنا بکەن بە تاک کوردستان و دواتریش هەوڵەکان بخێتە گەڕ لە کۆمەلگای نێودوڵەتی بۆ بە جینۆساید ناساندنی کارەساتی بەدناوی ئەنفال. مانجەکەمان ئەوەیە کە نەوەی داهاتوو بزانێ ئەم پرۆسەیە چۆن ئەنجام دراوە و لە هەنگاوی داهاتوو چی بکرێت لە ڕووی یاسایی و معنەوی بۆ قەرەبووکردنەوەی کەسوکاری قوربانیانی جینۆساید و زیاتر بە ئەکادیمی ئیش لەسەر ئەم کەیسە بکرێت بە توێژینەوەی زانستی ناو زانکۆکانەوە بێ ڕۆڵێکی سەرەکیان هەبێ بۆ ئەوەی کە لە هەنگاوی داهاتوو ئەم پرسە بە نێودەوڵەتی بکرێت و حکوومەتی عێراق ناچار بکرێت قەرەبووی مادی و معنەوی کەسوکاری قوربانیانی جینۆساید بکاتەوە و ناچار بکرێت کە حکوومەتی عێراق بێتە ئەندام لە دادگای لاهایەتەوەکو ئەو کاتە کۆمەلگای نێودەوڵەتی و دادگای لاهای نێودەوڵەتی حکوومەتی عێراق بەناچاری بەپێی ئەو مادە و قوانینانەی کە خۆیان پێی و ملتەزمن قەرەبووی مادی و معنەوی کەسوکاری قوربانیان ئەنفال بکرێتەوە. لە هەڵەبجە دووەکیش یادی 31 ساڵەی کارەساتی ئەنفال بە چەند چالاکی بەرزاگیراوە داوای زیاتر خزمەتکردن بە کەسوکاری سەربەرزی ئەنفالکراوان دەکرێت. وەکو دەڤێرەباجینان نزیکی 2000 بێسەروشینن و نۆف ئەنفالێ داژی 3000 کەسی گیانی خۆژێش داین ئەوژی ناف پرۆسە ئەنفالەدا و دیسان وان چەند دو-سێ ساڵەدا وەکو ئەو خەڵکیشیان خۆڕزگار کردنە ئاوەرێ وەکو وڵاتی ئیرانێ وڵاتی تورکیا دیسە ئەو خەڵکاتی دەستەرسەرکردن قەلعان نزارکێدا سەربازگا سەلامی و بەهر کوجێژنەکان وان چەند ساڵەدا گیانی خۆجێژ دای چش ئەگەرێ کیمیابارانێ چش ئەگەر سەر و سەرمایە چش ئەگەرێ گەرما هاوینێ یانجی بەڵاوبوونە نەخۆشە نزیکی 3000 کەس گیانی خۆش دەداین و لێ تشتێ حیڤەتی حەتان و کەژی وەکو شەیدێ گەلەکشن وەکو شەیدە هاوڵاتی نەهاتی نەوەرگرتن. بە بڕیاری فەرمی ڕێکخراوی نەتۆیە گرتوەکان 120 ڕۆژ وەک لە ڕۆژی جیهانی و نێودوڵەتی بۆنە و ڕشتە جیاجەکان لە سەراسەری جیهان دیاری کراون. یادی قوربانیانی جینۆسایدی گەلی جوولەکە و گەلی توتسی ڕووندا دوو ڕۆژی جیهانیە کە دیاری کراون. ئەو کارەساتی ئەنفالی کرد لایەن ڕژێمی بەعسی ڕووخاوە بەسەر گەلی کووردا هاتووە هیچی کەمتر نییە لەوەی بەسەر ئەو دووگەلەی تردا هاتووە. بەڵام ئەوەی بەدی دەکرێت نەتەوەی گرتوەکان کە خۆی بە پارێزەری مافی سەرجەم گەلان بەبێ جیاوازی دەزانێت تا ئێستا لە ئاست کارەساتی ئەنفالی گەلی کووردا بێدەنگ بۆ بەڕسمی بە جینۆسایدی نەناساندووە بۆیە دەبێت جگە لە بە جینۆساید ناساندنی پێویستە بکرێتە ڕۆژێکی جیهانی ڕێزگرتن لە قوربانیانی ئەنفالی گەلی کورد. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز.